هەرێمی کوردستان لە ڕەوشێکی خراپی ئابووریدایە و لە لێواری داڕوخانە. خەرجە گشتەکانی حکوومەت سنووری تێپەڕاندووە، هەڵاوسانێکی گەورەی دروست کردووە. توێژەرێکی ئابووری دەڵێت ژمارەیەکی زۆر بە شێوەیە نایاسایی وەکو خانەنشین و بندیوار بوونیان هەیە و قورسایەکی گەورەیان دروست کردووە کە حکوومەت ناتوانێت بچێتە ژێرباری ئەم قورساییە. ئەمە جگەلەوەی لە سەدانەوە پێنجی داهاتی هەرێم نەوتە و بە دابەزینی نرخەکەشی هەرێمی دووچاری ئەم قەیرانە قورسە کردووە کە باجەکەشی هاوڵاتیان دەیدەن. بۆیە پلانی استراتیژی ئەوەیە کە حکوومەت بۆ چارەسەری قەیرانی دارایی هەمە ڕەنگی لە سەرچاوی داهات دروست بکات. خەرجە گشتەکانی حکوومەت لە ڕادەیەکی یەکجار گەورەیە، هەڵەوەسانێکی زۆر گەورە هەیە لە مۆچەی فەرمانبەران و دامەدەستگاکە حکوومیەکان. ئەمەش بەڕاستی تەنها بۆ ئەوە ناگەڕێتەوە کە ژمارەیەکی زۆر لە خەڵک لە دامەدەستگا حکوومیەکانە کارەکەن، بەڵکو بۆ ئەگەڕێتەوە کە ژمارەیەکی زۆر بە شێوەی نایاسایی چوەکو خانەنشین، چوەکو کاری دیکە کە پێی دەڵێن بندیوار لە دامەدەستگا مەدەنیەکان و دامەدەستگا سەربازەکانیش کارەکەن. ئەمە قورسایەکی گەورەی لەسەر خەرجەکانی حکوومەت دروست کردووە. بەداخەوە لە هەرێمی کوردستانە بۆ پەیداکردنی داهات بۆ حکوومەت تەنها پشت بەسراوە بە نەوت. من لە تۆژینەوەکەمان ڕوونم کردەوە زیاتر لە 95 داهاتی هەرێمی کوردستان لە ڕێگەی نەوتەوە دابینەبێ. ئەمەش ئەنجامێکی خراپ و ئەنجامێکی مەترسیدارە بۆ هەرێمی کوردستان. هەرێمی کوردستان خاوەنی ئابووریکی بەهێزە، بەڵام ئیدارەدانێکی نادروست و ناشارەزایی لە بەڕێوەبردن و مامەڵەکردن بە داهاتەکاندا هەرێمی کوردستانی ڕوبەڕووی قەیرانی دارایی کردوێتەوە. پسپۆرێکی ئابووری دەڵێت بۆ دەربازم لە قەیرانی دارایی پێداچوونەوە بە سیاسەتی ئابووری و ئیدارەدانی داهاتەکان گرنگترین کارن کە پێویستە حکوومەت بیان کات. بە دەرەجەی ڕئیسی کێشەکە لە سیستمی ئیدارەدانی ئابووریدا لە هەرێمی کوردستانە، ینی سیاسەتی ئابووری و داڕشتنی سیاسەتی ئابووری بە تایبەتی لە چارچەوەی ماکرۆ ئابووریدا تەماشا دەکەین لە هەموو بوارەکان کەم و کوڕی هەیە و بێتوانایی هەیە لە ئیدارەدان. زۆر بەداخەوە دەتوانم بڵێم نەشارەزاییش هەیە لە بەڕێوەبردننی وڵات لە ڕووی ئابووریەوە. یعنی ئەگەر لە حاڵەتێکە ئەوە نەشارەزایی نییە یان نەشارەزایی نەبێ کەواتە بەعەمدەن دەکرێتەوە، ینی وڵاتەکەی خۆت وا بەڕێوەبەری کە وێرانیکەی. وەک پسپۆرانی ئابووری دەڵێن ئەگەر ئیرادەی سیاسی و ئیداری هەبێت بۆ پاکتاوکردنی موچەی فەرمانبەران و ئەوانەی بە فعلی داوام دەکەن و ئەوانش کە بندیوار یان خانەنشینی نایاساین لە یەکجا بکرێنەوە، ئەوە ئەو قورساییەکە لەسەر حکوومەتە کەم دەکرێتەوە. پێویستە حکوومەت دژایەتی گەندەڵی بکات. لەبەرەوەی گەندەڵی بەشێکی زۆری داهاتی هەرێم بەفکی ڕۆدەدات. گەندەڵی لە هەرێم لە ئاسێکدایە کە بە پێی توێژینەوەیەک 30 میلیاردێر و 10,800 میلیۆنەر کە هەر یەکیان سامانەکان زیاد لە 5 میلیۆن دۆلارە بوونیان هەیە. ئەمە لە کاتێکدایە کە ئابووری هەرێم نزیک بۆتەوە لە داڕوخان. ئارام عەبدوڵڵا، کورسات نیوز، سلێمانی.